ستاندەر بۆ یەکەم جار نوێترین ڕێگای بە قاچاغبردنی نەوت ئاشکرا دەکات. ساڕەڕای ئەوەی ڕۆژ بە ڕۆژ بەرهەمهێنانی نەوت لە کێڵگەکانی هەرێم زیاد دەکات کەچی حکوومەتی هەرێم هێشتا ئامادە نییە ڕادەستی بەغدای بکات. ستاندەر بە دوواداچوونی وردی لەبارەی هۆکارەکەی کردووە گەیشتۆتە زانیاری شۆکهێنەر کە دەسەڵات ئێستا تەکنیکی نوێ بۆ بە قاچاغبردنی نەوت بەکاردەهێنێت. بەپێی زانیاری ستاندەر ئێستا لە ڕێگەی دەواازەی نێودەوڵەتی حاجی ئۆمەران نەوت لە ڕێگەی تانکەر وەک پێشوو ناڕوات بەڵکو لە ڕێگەی کۆنتێنەری گەورە کە بە چلفوتی ناسراوە و کەپسە و ئەو کارە دەکرێت. لەو ڕێگایە نەوت بە بەرمیل دەخرێتە ناو ئەو کۆنتێنەرە گەورانە بە قاچاغ بە شێوەی ترانزیت ئاودی و دەکرێت. هەر بەپێی زانیاریەکان هەر کۆنتێنەرێک پڕی 24 بۆ 28 هزار لیتر بنزینی پێدەگوازرێتەوە. دەسەڵاتدارانیش لە پێناو قازانجی خۆیان و بەردەوامی قاچاغیەکەیان ئامادەنین هەموو نەوتەکە ڕادەستی بەغدا بکەن بەڵکو بەشێکی دەیانەوێ بە قاچاغ بنێرن کوێکە ئیتر ناتوانن تەرکی بکەن. ئەمە ژوای کردووە بەغدا ئەو بڕەکەمەی بۆی دیاری کراوە وەرنەگرێت کێشەی دواکەوتنی موچەی خەڵکیش بەردەوام بێت تا قاچاغی و قازانجی گیرفانی خۆیان هەبێت گوێیان لە ئازاری خەڵکو و فەرمانبەر و پێشمەرگە و خانەنشینان نییە. کاتێک ڕێیەکی قاچاغیشیان لێ دەگیرێت ئەوان ڕێی نوێتر دەدۆزنەوە.